قورسترکردنی گواستنەوەی باری قەیران بۆ سەرشانی چینی کرێکار. شۆڕای هاواهەنگی هەر سێ دەسەڵات بە تەئیدی خامنەئی لە مانگی خەزەڵوەری ئەمساڵدا پەسەندکراوێکی ڕاگەیاند کە لەسەر بنەمای ئەو بەشێک لە ئەمواڵی دەوڵەتی کە بە سوودبەخش و بەرهەمهێن نەزاندرێن بە کەرتی تایبەت بدرێن تا شاید ئەوان بکرێنە سوودبەخش و بەرهەمدەر. ئەو پەسەندکراوە لە حەوتی مانگی خەزەڵوەردا لە سایتی دەوڵەتیدا بڵاوکرایەوە و تەنیا دوای 2 مانگ هەندێک لە وردەکاریەکەی خرایە ئیختیار ڕاگەیەنەرەکان. ئەندامانی شۆڕا بڕیاریاندا بۆ بەکردەوە دەرهاتنی ئەم پەسەندکراوە هەیئەتێکی 7 کەسی پێبێنن. هەیئەتەکە بریتی بوون لە جێگری یەکەمی سەرۆک کۆمار، وەزیرانی نێوخۆ، ئابووری و دارایی، ڕێگا و شارسازی، جیهادی کشاوەرزی و سەرۆکی سازمانی بەرنامە و بودجە. ئەمان تەشخیص دەدەن کە ئایا بۆ نمونە زانکۆی تاران بەرهەمهێن بووە یان فلان شیرکەت، کارخانە و یان معدەنی دەوڵەتی سوودبەخشە یان نا. بەم پێیە هەم نرخیان بۆ داری دادەنێن و هەم لایەنی معاملەکە دیاری دەکەن. ئەندامانی هەیئەتی 7 کەسی و کەسانێک کە بۆ ئیجرای ئەم پەسەندکراوە دیاری دەکرێن لە کاتی ئیجرای پەسەندکراوەکەدا لە هەموو جۆرە بەدوواداچوونێکی قەزایی پارێزراو دەبن و نەک هەر ئەوە هیچ کەس مافی دژایەتی کردنیانی نییە و بڕیارەکانیان دەبێ بە خێرایی بە کردداری بکرێ. ئەگەر کەسان و یان گروپێک دژایەتیان بکات و یان کۆست دروست بکات لە بەردەمیان لە دادگایەکی تایبەتدا بە دوواداچوونی بۆ دەکرێت و سزای تایبەت بەو پەسەندکراوەی بەبێ دواکەوتن و ڕاگرتن و کەمکردنەوە بەسەردا دەسەپێنرێت. بۆ نمونە کرێکارانی موجتەماعی پیشەسازی حوتەپە بەرلا بە دەوڵەتی بوونی سەر لە نوێی کۆمەڵگەکە سەبارەت بە پرۆسەی خصوصی سازیەکەی ناڕازی بوون و کەس نەیتوانی ئەوان لەبەر ئەو دژایەتیە دادگایی بکات. سەبارەت بەو خصوصی سازیانەی ئەوان بەڕێوە دەبن هەر کەس ناڕەزایەتی نیشان بدات بەرەو ڕووی دەست بەسەرکران و زیندان دەبێتەوە. لە ڕاستیدا سەرجەم دەسەڵاتە ئیستبدادیەکانی وەلیفەقی لەم بوارەدا بەسەرانی هەرسێ قووە و هەیئەتی هەڵبژێردراو لەلایەن ئەوانەوە دراوە. پەسەندکراوی سەرانی سێقووە بەکردەوە درێژەی خصوصی سازیەکانە لە پانتایی بەرین و لەلایەن کەسانێکەوەیە کە لەم چوارچێوەیەدا بەبێ ترس و نیگەرانی لە هەر بە دوواداچوونێکی قەزایی دەتوانێت سەروەت و سامانی خەڵک بە تاڵان بەرێت. ڕاوتی خصوصی سازی لە هەموو چواردەیە ڕابردوودا ئاوێتەی گەندەڵی هەمەلایەنە و ڕاندخۆری بەرین بووە. تەکلیفی ئەمەشیان هەر لە ئێستاوە ڕۆشنە. گومانی تێدا نییە کە دەسەڵاتداران لە سپا و حکوومەت و کەسانی سربەوان و کەرتی تایبەتی گوێ لە مست لە ئێستاوە ددانی تەماعیان بۆ تاڵانکردنی سەروەت و سامانی خەڵک لە پێش و تیژتر کردووە. دووکەڵی خصوصی سازیەکان لە سەرتاسەری وڵاتاندا و بە تایبەت لە کۆماری ئیسلامیدا دەچێتە چاوی ئەو کرێکارانەوە کە بێکار دەبن و یان لە سەرکار دەمێننەوە و ئەرکی زیاتریان دەخرێتە سەرشان و لە ماف و مەزایەکانیان کەم دەکرێتەوە. لە ڕاستیدا ئەندامانی کابینێ وەرشکەست بوو و قەیران لێدراوی ڕئیسی جەلات دەیەوێت بە تاڵانکردنی سەروەت و سامانی خەڵک باری دابینکردنی کەسری بودجە نجومیەکەی بخاتە سەرشانی چینی کرێکار و خەڵکی بێبەش. ئەندامانی ئەم کابینەیە بە بودجەیەکی سەرکوتی کە بۆ ساڵی 1402 یان ئامادە کردووە و داویانەتە مەجلیس و بە پێشبینی زیادبوونی 20% بە هەغدەستەکانی کرێکاران و کارمەندانی دەوڵەتیەوە دیسانیش باری داسەپا و بەسەرشانی چینی کرێکاردا لە ڕابردوو قورستر دەکات. ئەو پەسەندکراوە و بودجەی ساڵی داهاتوو کەسانێکی زیاتر بەرەو ژێرهێڵی هەژاری دەبات. برسێتی توێژی کەم داهات و لەوانە ئەو دایکانەی شیر دەدەن بە منداڵەکانیان زیاتر دەکات. منداڵانی ساوە منداڵان و گەورە ساڵانێکی زیاتر بەرەو ڕووی بەدخۆراکی دەکاتەوە. کەوایە پێویستە کرێکاران و خەڵکی هەژار و بێبەش
لەسەر بەستێنی شۆڕشی ژن ژیان ئازادی و بە خەباتی شێلگیرانە و یەکگرتووانەیان ئیجازە نەدەن خەونی سەرانی سێقووە خامنەی و کولیەتی کۆماری ئیسلامی لە دژی خەڵک بێتە دی و دەبێ بەرەو کۆتایی تەمەنی پڕ لە جنایەتی پاڵ پێوە بندرێت.